بەڕاستی ئەو جەماوەرە سەتان نۆت و پێنجی لەبەر خاتری سەفیناسی نگەڕایەوە. ئەم یەک بەخۆم بەخۆی هەر زۆر عاجز بووم لە یانەی هەولێری زۆر عاجزم، بەس بەڕاستی ئێستا لە بە خاتری دکتۆر سەفینیاسینی ئەم هاتیمەوە تەشجیعی هەولێر بکەم. یاریەکەی هەولێر و گەرما کە لە شاری دۆک ئەنجام دەدرێت، هیوادارم هەولێر بیباتەوە. ئینشاءڵڵا ئەو جەماوەرە هەمووی ئامادەیە هانی هەولێر بدا. ئینشاءڵڵا سەرکەوتوو دەبین و هەم سەفرەی خۆشە و هەم ئینشاءڵڵا بە فەوزیش دەگەڕینەوە شاری هەولێر. وەڵڵی پێشبینیم بەخۆم بەڕاستی یارێکە زۆر قورس دەبی، یارێکی قورسە بەڕاستی، یعنی پێشبینی لەو یارێکە لە زەحمەتە، بەس من بەڕاستی یەک بە هیچم دانای لە هەولێر ئینشاءڵڵا لەوانەیە یەک بە هیچ باتەوە. یارێکە قورسە بەڕاستی لەوەتی، ینی بەڕاستی لەوەتی کاک سەفینیاسین هاتە هەولێر، یعنی هەولێر زۆر بە جۆش و خۆش بووە. ینی بەڕاستی ئەو جەماوەرە سەتان نۆت و پێنجی لەبەر خاتری سەفیناسی نگەڕایەوە. ئەم یەک بەخۆم بەخۆی هەر زۆر عاجز بووم لە یانەی هەولێری زۆر عاجزم، بەس بەڕاستی ئێستا لە بە خاتری دکتۆر سەفینیاسینی ئەم هاتیمەوە تەشجیعی هەولێر بکەم. ینی بەڕاستی ئەم هاتیمە زۆر لە بە خاتری هاتیمە، ینی سەتان نۆت و پێنجی لەبەی هاتیمە، لەبەرەوەی زۆر سەرۆک یانەیەکی زۆر باشە، ئینسانێکی خێرخوازە، یعنی زۆر سەخیە بەڕاستی زۆر هەولێری گەڕانتەوە، شکۆی هەولێری گەڕانتەوە. یعنی زۆر سوپاسی کاک سەفین دەکەین، بەڕاستی شکۆی هەولێری گەڕاندەوە. یعنی ئەو جەماوەرە هەمووی ڕووی لە نادی هەولێر کردەوە لە بە خاتری دکتۆر سەفینی.